ئێمە باسمان یاخود راپۆرتمان هەبوو لەسەر بەڕێوەچوونی فستیڤاڵی مەقام لە کفری چەندین مەقام بێژ و بەتوانە لە چەند پێکاتەیەک تێیدا مەقامەکانی خۆیان خستە ڕوو بەڵام گەنجێک لە نێو ئەم فستیڤاڵەدا توانێتی داهێنان لە مەقامدا بکە بزانین ئەو داهێنانی ئەم گەنجە کردوێتی چی بوو. مەقامی تەفلیسە شڕێت لە ناو کووردا یەکەم کەس و یەکەم جارە ئەو جۆرەی مەقام بە کوردی بخوێنرێت. هاوتا سابیر ئەو گەنجە مەقامبێژەی کفریە کە دەیەوێت داهێنان لە مەقاماتی کوردیدا بکات. پێش ئەو کەسی تر ئەم جۆرەی مەقامی نەوتۆتەوە. لە فستیڤاڵی چوارەمین فستیڤاڵی مەقامبێژی لەسەر ئاسیادا لە کفری بەشدار بووم بە مەقامی تەفلیس کە وەکو بەشێکە لە مێژووی ئەم شارە کە ڕەحمەتوڵڵا شەڵتاخ لە ساڵی 1990 لە کفری لەدایک بووە ئیبداعی کردووە لەو مەقامەیە بەڵام تا ئێستاکە بە هیچ هونەرمەندێک بە کوردی ئەم مەقامەی نەوتووە پێمان خۆش بوو ئەو مێژووە نوێ بکەینەوە و بە شێوازێکی کوردی ئەو مەقامە بڵێن و تازی بکەینەوە. هاوتا لە چوارەمین فستیڤاڵی مەقامبێژی سەر ئاستی عێراقدا کە لە شاری کفری بەڕێوەچوو ئەو مەقامەی وتەوە. ئەو هونەرمەند و شارەزایانەی میوزیک و مەقاماتیش کە گوێیان بۆ گرت سەرسامی خۆیان دەربڕی. دەڵێن گەنجێک لە کفریەوە جۆرێک لە مەقامێکی جیاواز بخوێنێت داهێنانە. ئەم گەواهیدانە بۆ هاوتا پاڵپشتی و کۆمەکی معنەویە کە بە دوای ئەوەدا زیاتر لەسەر ئەو ڕێچکەی مەقام بڕوات و گەشەی پێبدات. لە ڕاستیدا من تەوقعاتم زۆر سیر بوو یعنی کە گەنج ببینی هات سەد سێژەکە و مەقامی ئەوت بە تایبەتی مەقامێک کە لەمە پێشنەوتراوە بەو شێوازە کە بینی بەو توانە جوانەوە بۆ ئیمکانتە جوانەوە ئەدایکە من لە خۆشیاتە زوو بە گیانما هەبڕاستی من دەستخۆشی لە یەک بێکی و گۆران بێژە هونەرمەندانەکەم کە لە مەقامەکانە بەشدار بوون ئەو گروپانە لە ستایلیانە لە شێوەزەیە ئەو ئامێرانی بەکاریان هێنا لە بیرکردنەوەیان لە هەڵبژاردننی ئەو بەستانی کە لەگەڵ یا گونجێ و نمونە نەک درێژێ داوەڕی پێ بن بە بەستەکەوتر بێ بە ئاهەنگی حەفلی ئاعتیادی نە هەستەکەی لێرە فستیڤاڵی مەقامە بە مانای وشە بەڕاستی. اليوم قرئ مقام التفليس باللغة الكردية وهذه انتقالة جميلة. ئەمڕۆ مەقامی تەفلیس بە زمانی کوردی خوێنرا. گوێمان لەو گەنجە بوو کە بە جوانی ئەدای کرد. ئەمە شوەرچەرخانێکی جوانە ئاماژەیەکە بۆ ئەوەی کەم کەلتورە نامرێت. ئەو مەقامەکی تایبەتە بە شاری بە منطقەی گەرمیانەوە شەچی تایبەتە چۆن نەما شتی تایبەتمان هەیە بە منطقەی هەولێر بە منطقەی سلێمانی منطقەی کەرکووک فەرقیان هەیە. ئەو تەفلیسە بۆ خۆی ئەسڵەکەی مەقامی سێگایە مەقامێکی سێگا مەقامێکی ئەسڵێ بەڵام فەرعی لێ دەبێتەوە تایبەتە بە منطقەی گەرمیان کە وەختی خۆی بە تایبەتیش لە مەسەڵ منطقەی کفری لە کفریدا ئەو ئاوازە ئەو مەقامە زۆر باوە. مەقامی تەفلیس مەقامێکی کۆنە و ڕەحمەتوڵڵا شەڵتاخ کە بە یەکێک لە بناغەدانەرانی مەقاماتی عێراقیدا دەنرێت لە کفریەوە و لە سەدەی هەژدەدا دایهێناوە. تەفلیس لە مەقامی سەرەکی سێگاوە سەرچاوە دەگرێت. بۆ یەکەم جاریش ئەم مەقامە بە تورکی خوێنراوە و پاشتر لە بەغداد بە عەرەبی خوێنراوە. هاوتا دوای چارەکە سەدەیەک مەقامەکەی لە بەغدادەوە گەڕاندەوە کفری و بە کوردیەکی ڕەوان دایەوە بە گوێماندا. سامان کەریم کورد چاد نیوز کفری.